هەڕەشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر ڕۆژهەموارانی کورد لە هەندێران سڵاوتان لەبێت و بەخێر بێن بۆ بەرنامەی ڕۆژاف. کۆماری ئیسلامی ئێران مێژوویەکی درێژی لەسەر کۆتکردنی ئازادی ڕادەربڕین و ڕۆژنامەوانان هەیە و لە 40 ساڵ تەمەنی ئەم کۆمارەدا ڕۆژنامەوانێکی زۆر دەستەسەر کراون، هەندێک لە سێدارە دراون و ڕۆژنامەیەک زۆر داخراون و دەنگێکی زۆر کپ کراون. کۆماری ئیسلامی نەتەنیا لە نێوخۆی وڵات کە لە دەروی وڵاتی ئێرانیش گوشار دەخاتە سەر ڕۆژنامەوانان و هەڕەشیان لێ دەکات. ئەم هەڕەشانە کە خودی ڕۆژنامەوانان لە هەندەران یان بنەماڵەکانیان لە ئێران دەگرێتەوە بۆتە هۆی دەست لە کارکێشانی هەندێک ڕۆژنامەوان. ئێستاش بەپێی هەندێک لە سەرچاوەکان ئێران هەڕەشەی جدی کردوتە سەر هەندێک لە ڕۆژنامەوانانی کوردی ئێرانی کە لە میدیاکانی کوردی لە هەرێمی کوردستان چالاکن. ئەمە ترسیانە چۆن کاریگەر دەبێت لەسەر ڕۆژنامەوانانی کورد لە هەندەران و ئەم ڕۆژنامەنووسانە چۆن دەتوانن درێژە بەکاری خۆیان بدەن لە کاشوایەکی ئاوادا. ئازیزان، بۆ باسەرم تەوەرە ئەمڕۆ لە بەرنامە و لە ڕێگای سکایپەوە دوو میوان لەگەڵمان دەبن. بەڕێزان خالدی محەممەد زادە و محەممەد ئەمینی هەردوو ڕۆژنامەنووس دانیشتوی هەرێمی کوردستان. بەخێرهاتنی هەردووی بەڕێزی بەرنامە دەکەم و لەسەر ئیزنیان لەگەڵ کاک خەلیل دەست پێ دەکەین. کاک خەلیل، وەک پرسیاری سەرەتایی هەندێک هەواڵ هەیە کە هەڕەشە کراوە لە ڕۆژنامەوانی دانیشتووی هەرێمی کوردستان، ئەوانەی کە با بڵێن ڕۆژهەڵاتین خەڵکی کوردستانی ئێران و تیشکی هەواڵەکان و چالاکیان زیاتر لە سەرەوەتەکانی ئێران و کوردستانی ئێرانە. بۆ بەڕێزت کە ساڵانێکی زۆر دانیشتوی کوردستانیت و لەم ساڵانەش بەردەوام کە ڕۆژنامەوانیت کردووە، بیستنی شتی ئاوا شتێکی تازەیە؟ کە فشارەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر ڕۆژنامەنووسانی ڕۆژهەڵات لە هەرێمی کوردستان تازە نین دەگەڕێتەوە بۆ ساڵانی ڕابردوو. ڕاستیدا بەهۆی فشارەکانی کۆماری ئیسلامی چەندین ڕۆژنامەنووسی ڕۆژهەڵاتی لە باشووری کوردستان نان بڕاو کراون، لە کارەکانیان دوور خراونەتەوە، بەرنامەکانیان ڕاگیراوە. ئێستا چەندین ڕۆژنامەنووس هەن بەهۆی فشارەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر دام و دەستگاکانی هەرێمی کوردستان بۆ سەر ئەحزابی سیاسی لە هەرێمی کوردستان نان بڕاو کراون و بێکار کراون. ئێستاش ئەم ڕۆژنامەنووسانە هەن. کەواتە ئەم ئەزمونە هەیە. بەڕێزت خۆت چی؟ خۆت لەم نازانم پێم وایە بڵێن نزیک بە 20 ساڵ ئێستا تکایە ڕاستیکەرەوە چەند ڕوبەڕووی شتی ئاوا بوویتەوە، چەند گوشارە سیاسیەکان و ئەمنیەکانی کۆماری ئیسلامی بۆتە بربەست بۆ کارت وەک ڕۆژنامەوانێک و بۆ ژیانت وەک هاوڵاتیەک لەو هەرێمە. کاشاد بەهۆیە کە من بەرنامەکانی من کاری میدیاکانی من تایبەتەوە ڕۆژهەڵاتی کوردستان فشارەکان زۆرتر لەسەر من بووە. من بەرنامەم ڕاگیراوە، نەقڵ کراوم، نان بڕاو کراوم. ئێستاش لە حەڵحاضردا لە هیچ میدیایەکدا ناتوانم کار بکەم بەهۆی فشارەکانی کۆماری ئیسلامی بۆ حیزب سیاسیەکانی باشووری کوردستان. ئەوان داواکارن کە نابێت بەرنامەی میدیایی ئێمە کارکردی میدیایی ئێمە بۆ ڕۆژهەڵات بێت و ڕوو بە ڕۆژهەڵات بێت. کەواتە ئەمە شتێکی تازەنی و بەڕێز خۆت ئازارت دیوە. بەڵام ئەی کاک خەلیل، بەنسبەتی بواری ئاسایشی چی؟ ئەوەی کە ڕێگەیان لێگردووی ئیشنەکەی کۆماری ئیسلامی بۆ داکەوتووە؟ دەتوانم بڵێم ئاسایشێک هەیە بۆ کەم بمێنینەوە لەم هەرێمەدا، بەڵام ئاسایشی کاریمان نییە، ینی حەقی کاریمان نییە. دەیان بیانون لێ دەگرن بۆی کە لە میدیایەکدا کار نەکەی. هیچ نەبێ ئەمانە دەیانوێت کە بەخواستی ئەوان بجووریتەوە کارکردی میدیایەک بەدڵی ئەوان بێت. بە هیچ جۆرە ئەوان ئیجازە نادەن میدیایەک ڕوو بە ڕۆژهەڵاتی کوردستان کارکردی هەبێت سەر کۆماری ئیسلامی، کارکردی هەبێت سەر کۆمەلگای کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان. باڵێ. کاک محەممەد، بەڕێزت لە ڕادیۆنیەوە ئیشت کردووە و ئێستش وەک دەزانم لەگەڵ NRT کار دەکەی و ڕۆژنامەوانێک بە ئەزمونیت. بەڕێزت چی؟ خۆت وەک کاک خەلیل ئاماژەی پێدا بەڕێزیشت تووشی گرفتی ئاوا بووی لە کای ڕۆژنامەوانیدا، واتە بە جۆرێک سنووردار بکرێت کارەکانت، چالاکیەکانت بەهۆی ئەوە کە کۆماری ئیسلامی گوشایی دروست کرده بێت؟ بەڵێ سڵاو لە ئێوە بینەران و بیسەرانی بەرنامەکەتان. من زیاتر لەوەی کە شتەکە زۆر شەخسی بێ ئەم چون دەرفەتەکە ئەوەندە نییە،
بابەتەکە ببەسمەوە بەوەی ئەو ژینگەی کە باسی لێکرێ ڕۆژنامە نووس ڕوبەڕووی فشارە بێتەوانێ و تا ئاستی هەڕەشە ژینگەیەکە بە ناوی باشووری کوردستان نەگنەوە دەکەن کە دەیان چالاکوانی ڕۆژهەڵاتی کوردستان لێرە ترۆرکران هەر زۆر دوور نەڕۆین ساڵی ڕابردوو لێرە چەند چالاکوانێکی سیاسی و مەدەنی کرانە ئامانج بۆیە زۆر ئەو هەواڵانە یا ئەو دەنگۆیانەی کە دەنگۆکە نین ینی هەواڵن ڕاستەقینەن و چەند مەورد نزیکەوە یانی ئاگادارم تەریان جۆرا و جۆرە کاکخالی لایەنێکی باس کرد کە ئەمە حەقیقیە لایەنەکەی تر فشارێکی ناڕاستەوخۆی زۆر جار لە ڕێگەی فشارهێنانە بۆ بنەماڵەکانیانەوە ئەکرێ و زۆر جاری ڕاستەوخۆ دێتە سەر خۆیان ئامانجیش لەم فشارانە بێدەنگکردن و کردنی ئەو دەنگانەیە کە لێرە دەرفەتێکی میدیایی کە هەیە هەر چەندێکیش کەم بێت ڕەنگە هەندێک دەستگا بەشێکیان بۆ ڕۆژهەڵات کردبێتەوە یان ئەوەتە دەستگاکانی تر لە پەنە ڕووماڵەکانی تریانە گرنگی بە پرسەکانی ڕۆژهەڵاتیش بن و نامەنووسانی ڕۆژهەڵات توان لەو دەستگایانە بەشێ لەو ئەرکەی خۆیان بەرامبەر بە ڕۆژهەڵات جێبەجێ بکەن کۆماری ئیسلامی کە لە ناوخۆ بە هەموو جۆرێک ینی کەوتووەتە سەرکوت و کەپکردنی دەنگی ئازاد و هیچ بوارێکی هەناسەدانی بۆ میدیای ئازاد نێشتەوە دیارە لە دەروی سنوورەکانی خۆی و بە تایبەتی لە عێراق وارین کوردستانە کە دەستێکی باڵی هەیە بەرامبەر ئەمانە بێ هاوێز نییە و بە جۆرەها شێوە ڕوبەڕوویانە بێتەوانێ باڵێ پێشتر لە هەواڵەکاندا بوو بۆ بە تایبەت بۆ ڕۆژنامەوانانی BBC فارسی کە ڕوو بە ئێران کار دەکات کە کۆماری ئیسلامی بەگشتی بۆ 154 ڕۆژنامەوانی BBC فارسی ڕێگەی ئەوەی لێگردبوون کە ئەگەر مەڵکێک ئۆتۆمبیلێک زەویەکیان لە ئێراندا هەیە بکرێ بفرۆشێ ڕێگەی سندن و فرۆشتنی لێ ڕاگردبوون بە ژۆرێک گوشاری ئابووری خستە سەریان بە نسبەتی ڕۆژنامەوانانی کورد چەند شتی ئاواکراوەوە ئاگادار بن ئەوەندەی کە من ئاگادار بم زۆرتر ئەو فشارانەی کە هەیە لە ئاستی ترساندنە یا لە ئاستی هەڕەشەکردن لە کوشتنە کە لەسەر ڕۆژنامە نووسان هەیە کە زۆر واردن ئەم هەڕەشانە بەو پێی کە ئاماژەم پێیان لێرە ینی حاڵەتەکان پێشتر هەبوون و نزیکترینیشیان پارەکە بوو بەڵام ئەوەی کە ینی گەشتێتەوە ئاسد دیارە بۆ زۆر کەس وەکو چالاکوانان و ئەتوانێت لە ناویشێنە ڕۆژنامە نووسان لەو دی و ڕوبەڕووی ئەو جۆرە سزانە بنەوانە ینی ئەمە لە ناو سیستمی کە پێوترە سیستمی قەزایی دەسەڵاتی دادیێران ئەم شتانە زۆر ئاساییە کە بتوان دەست بەسەراگرن بەڵام ئەوەی کە لە نزیکەوە کەسێکەوە ئاگاداری وردەکاریەکەی بم من ئاگاداری ئەوە نیم بەڵام بیستومە کە شتێکە وەک بیستنەکە وەکو ئەوەی کە بەدواداچوونی وردی ڕۆژنامەوانی کردوێ لەسەرینە باڵێ کاک خالید ئەو نمونە چی بەڕێزت ڕێگات لێ گیراوە کار بکەیت کەواتە ژیانە بەگشتی لەژێر مەترسی ئەو شێوازە هەڵسوکەوتەی کۆماری ئیسلامیە بەرامبەر بە ڕۆژنامەوانێک کاری ئازاد دەکات ڕوو بە ئێران بەنسبەتی بنەماڵەتان چی ئەو ماوەی کە چالاک بوون چەند لە ڕێگەی ئەوانەوە کۆماری ئیسلامی هەوڵی دایەوە بێدەنگ بکات بێگومان کانالهای جۆرا و جۆر هەیە ئەوان دیانێت لە ڕێگای کاناڵانە فشار بۆ ڕۆژنامە ڕۆژهەڵاتیانە بێنن کە لێرە لانیکەم هەر هیچ نەبێ ڕوو بە ڕۆژهەڵاتی کوردستان بەرنامەیان نەبێ ینی ڕخنەگەری کۆماری ئیسلامی نەبن تا لە ڕێگای بنەماڵەکانەوە بێت لە ڕێگای فشار خستنە کەس و کارتەوە بێت و لە ڕێگای تۆڕە کۆمەڵاتیەکان بێ ئەوان هەڵشان لە گواستنەوە بۆتەوە و لە ڕێگای حیزب سیاسیەکانی کوردستانی عێراقەوە لە ڕێگای میدیاکانەوە ئەوان ئەو فشارە شەرت دەکەنەوە بۆی کە یانیکەم بەرنامەکانی تۆ بەنسبەت کۆماری ئیسلامی بەنسبەت ڕۆژهەڵاتی کوردستان بەرنامەی ڕخنەی نەبێ تان من شخصا بەخۆم وتراوە کاکە کورد هەر کوردە تۆ بۆ بەرنامەکان دەبێت تایبەت لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان بێت بۆ ناچێتە کوردی تورکیا بەرنامەکەی بۆ ناچێتە کوردی سووریە بەرنامەکەی ئەمانە هاتوون یان کان گوتون کە تۆ نابێت بەرنامەکان تایبەت بێ بە ڕۆژهەڵاتی کوردستان نابێت بە هیچ جۆرێک کێشە گرفتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە میدیای باشووری کوردستان بڵاو بێتەوە و ئەگەر دەتوێت بڵاوش بکەیتەوە دەبێت بە زمانێکی هێمن بە زمانێکی ئارام بێت بە جۆرێک کە نابێت گلەی و گازندەی هاوڵاتی ڕۆژهەڵاتی لە میدیای کوردی لە باشووری کوردستان بڵاو بێتەوە کەواتە بەو زمانە کۆماری ئیسلامی حەزی پێ دەکات ئەو جۆرە کە پێی دەڵێن بە شێوازێک جۆرێک خۆیان پێ دەڵێن ڕخنەیەکی نەرم کە تەواوێتی سیستمەکە نەگرێتەوە بێگومان ئەوان بە هیچ جۆرە لەگەڵ ئەوە دانین کە لە میدیای کوردی و لە باشووری کوردستان سیستمەکە ڕوبەڕووی ڕخنە بێتەوە کۆمەڵگاکەی ڕوبەڕووی ڕخنە بێتەوە ئەوان نانەوێت
میدیای باشووری کوردستان ببێ بە میدیای فشار بۆ سەر ئەوان نقطەیەک لێرەدا هەوڵیان داوە بەڵێ فەرموو هەوڵیان داوە لە ڕێگای ئەو حیزبانی کە خاوەنی میدیان و ئەو میدیاکارە ڕۆژهەڵاتیان لەو میدیانە کار دەکەن فشارەکان چەتە بکەنەوە تا ئاستی دەرکردنیان لە کار و تا ئاستی داخستنی بەرنامەکانیان. کەواتە کاک خالید بەڕێزت چون خۆت ئەو ئەزمونەت هەیە ئایا دەتوانین بڵین ئەو بەرنامانە کە ئێستا هەن لەگەڵ ئەوە کە ڕۆژنامەوانی زۆر با بڵین بە ئەزمون و پرۆفشناڵ بەڕێوەی دەبن لە میدیا جۆرەجۆرەکانی هەرێمی کوردستان چ ئەوانەی کە هین کەرتی تایبەتن چ ئەوانەی کە بە شێوازێک سەر بە حیزبەکانن باسەکە لەوەدایە کە ئەوان زیاتر هەواڵ دەگوازنەوە بەرنامەی ڕخنەگرانیان بە جۆرێک کاریگەر بەسەر کۆمەڵی ئیسلامی نەیان بووە و ئەوەش کە بوویانەی دەیبینین کە هەڕەشە چۆتە سەریان. بێگومان دەزانین چۆن ئەوان نایەوێت بە تایبەتی نایەوێت زۆر تاکید لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان زۆر تاکید لەسەر سیاسەتەکانی حکوومەتی ئێران لە هەرێمی کوردستان بکرێت. ئەوان وەکو بەشێک لە وڵاتی خۆیان سەری هەرێمی کوردستان و سەری میدیای باشووری کوردستان دەکەن وە کاریگەریی گەوریان لەسەر میدیای باشووری کوردستان هەیە بەداخەوە. یعنی توانیان ئەو کاریگەری دروستکەن بەهۆی ئەو هێز و با توانا کە هیانە ئەو مەترسەکە دەتوان بۆ ئاسایشی کوردستانی دروست بکەن. کاک محەممەد وەختێک باسی ئەو هەڕەشانە دەکەین ئەتوانین بژین جیاوازیەکەی لە نێو هەرێمەکان داواتە لە نێوی سلێمانیە دهۆک هەولێر هەڵەبچە کەرکووک یا فەرق یا جیاوازیەکی نییە لە هەر شوێنە جەنابەت بژی لە کۆماری ئیسلامی بیەوێ ئەتوانێت مەترسی بۆ دروست بکات. بێگومان ینی ئەمە خۆی نامەنووسانی ڕۆژهەڵات لێرە کە هەن ئەو دەرفەتە کە بۆیان ڕقسا بە پێی ئەو مەودایی کە پێیانە درێ ئەوان ئەیقۆزنەوە بۆ ئەوەی بتوانن خزمەتێ بە دۆخی ڕۆژهەڵات بکەن ئەمەش هیچ جیاوازیەکی نییە بەلای بڵین ئێرانەوە بەڵام شتێکی تر لێرە هەیە ڕەنگە ئێستا لە هەرێمێ لە ناوچەیەک بڵین لە هەولێر ڕەنگە میدیاکانی ئەوە کە نزیکن بە حیزبێکە لێ و باڵا دەستا و ئەوان بەشێکی تایبەتیشیان هەیە بۆ ڕووماڵی ڕۆژهەڵات ڕەنگە هەستیاتر بێ بە نسبەت ئەو چون بەپێی ئەو معلوماتش کە بڵاو کرایەوە ئەنی ئەوەندەی کە من خوێندنەوەم بۆی هەبوو لێوێوەیە و هەر لەلایەن دەستگای ئەمریکانی ئەوێەوە ئاگادار کراونە دەوانێت ڕەنگە ئەمە پوانێ بێ ئەمە شانسێ بێکەوە ڕۆژنامەنووسانە هەیەە بەڵام بەو معنایە کە پارێزراون یا بۆ معنایە کە لە ناوچەکانی تر ئەو هەڕەش و مەترسیانە نییە ئەمە بە نسبەت ئەوەوە و پێشتریش ئەگەر دیسان ئاماژە بکەینەوەانە ئێمە پارەکە دوو حاڵەت لانی کەم دوو حاڵەت لە سنووری هەولێر کرانە ئامانج لە چالاکوانانی ڕۆژهەڵات بە هەمان شێوە دوو بۆ سێ حاڵەتیش لە سنووری سلێمانیا بوو واتە هیچ شوێنێک نییە کە ئەو نەتوانێت دەستی لێ بوەشێنێ واتە بەسم کۆماری ئیسلامی و دەستگا ئەمنی و هەواڵگریەکان گەتی کە هەوێت لە هەر شوێنێکی عێراق و هەرێمی کوردستان ناتوانێت دەستیان لێ بۆشێنە و پارێزراونی هیچی بۆ ڕۆژنامەنووسان ڕۆوە. کەواتە ئێمە هەرێمێکی پارێزرامان نییە بەهۆی ئەو توانایی کۆماری ئیسلامی بۆ کاری خراپکارانە و تۆر هەیەی ئاماژەشتاندا پێشتر کە ئێمە دەزانین لە نەوەدەکاندا ئەوان لە هەلومەرجێکی دژوار بۆ ژیانی خەڵکی لە هەرێمی کوردستان توانیان با بڵین کەژەوای دروست بکەن کە تێیدا زیاتر لە 400 چالاکی حزبی و ئەندامی حزبی و چالاکی سربەخۆی مەدەنی لە هەرمی کوردستان تۆر بکەن. بەڵام ئێستا کاک محەممەد بەڕێز ئاماژەت بەوەدا کە دەڵی ئەو هەڕەشانە دیارە بۆ میدیایەکە بەڵێ ئەو زانێرشکەمە هەمانە زیاتر با بڵین کوردانی چالاک لە دەستێکی کە تیش دەخاتە سەر هەواڵەکانی ئێران و کوردستانی ئێران بوونەتە ئامانجی هەڕەشەکان و ئەمە بە خاتری ئەوەیە ئەو میدیانە لەوێ بە تایبەت بەشی ڕۆژهاتیان هەیە و مەسەلەن میدیاکان لە سلێمانی نییانە؟ نەنە من نازانم لە چۆن لە قسەکانی من وا تێگەشتی من ئاماژەم پێکرد هەر ینی لە ئەم سنووری سلێمانیش کە هەیە من یەک دوو مورد کە لە نزیکەوە ئاگادارم وەکو چالاکوانی مەدەنی وەکو ڕۆژنامەنووسیش کە ڕوبەڕووی ئەو هەڕەشانە بوونەوە بەڵام ئەوەی کە ینی مەبەستی جەنابیشتانە لەلایەن خودی دەستگا ئەمنیەکانی ئەو شوێنەوە بڵین هەولێرەوە ینی ئاگادار کراونەتەوانێت کە بەڵێ ئەم مەترسیە هەیە لەسەر ژیانتان لەو ڕۆ ئەگینان بۆ بوونی مەترسی لەسەر ژیانیان بێجیاوازی ئەمە هەیە جا ئامانجەکەشی ڕەنگە ئەوە بێ خۆی لەواقعیشە ئەوەیە دوو ڕێگای دەرچوونیان هەیە بۆ لەو دۆخە لەو سترێسە لەو دڵڕاوکیەیە کە تووشێنن یا ئەوە تا جارێکی تر سەری خۆیان هەڵگرن و کۆچبەر ببنەوە کە لەم حاڵەتەشە زۆر بەکەم لەو ڕۆژنامەنووسانە دەرفەتی ئەویان بۆ هەڵەکەوێتەوە لە
هەندەران لە دەرەوە کە جارێکی تر لە دەستگایەکی میدیایە بیرسێن و بتوانن کار بکەن زۆرینیان ئەوانەی کە پێشتر ڕۆیشتون دەست بەرداری پیشەکەیان بوون یا ئەگەر هەبێ وەکو فریلانس ئیش بکەن یا لە حدێکی زۆر کەمە و کاریگەری کەمترە یا ئەوە تا ئەگەر قەراری مانەوە بن ناچارن یا خۆیان سانسۆرکەن یا دەستبەرداری ئەو جۆرە ئیشە جددیانە بن کە پێویستە بکرێ و ئەبێ بکرێ بەڵام ئیتر لەبەر هەلومەرجێک کە بەسەر خۆیان بەسەر نەواڵەکەیانە دێت ناچارن دەست بەرداری بن و خۆیان سانسۆر و گۆشەگیر بکەن. باڵێ کاک خالید لەو هەواڵە کە بێمە گەشتووە سەبارەت بەو کۆمەڵە ڕۆژنامە نووسە کوردەی ڕۆژهەڵات کە لەوێ هەڕەشیان لێکراوە لایەنی پەیوەندیدار پێی وتون لە ڕێگای بەرپرسی میدیاکەیانەوە کە ئێوە دیارە ئەگەر ئێوە هەیە تیمێکی تیرۆر هاتە بێت و بە شێوازێک ئامانجەکەی ئێوە بن کەواتە بۆ خۆتان پارێزن با بڵێن کامێرا دابنێن بۆ ماڵەکانتان شەوان دەرۆ نەچن ڕستوران نەچن کافێتریان نەچن بۆ سەیران ئاگاتان لە خۆتان بێ سەر ئۆتۆمبیلەکە دەکەون چاوێکی لە بکەم بزانن بۆ مێشتێکی بۆەوە نەبەسراوێتەوە ئێمەش چاودێریتان دەکەین بۆ ئەوە هەڕەشەکە زۆر جددی نەبێتەوە یا هەڵە گەر شتێکرا بتوانین هەوڵە بدەین بۆ پاراستنتان پێ دوایە کۆماری ئیسلامی بیەوێت دەتوانێت کاتێکە ئەو هۆشیارەش دراوە بەم جەماعەتە ڕۆژنامەوانە چالاکە دیسان کاری خراپکارانەی خۆی بکات؟ هیچ بەعی نییە کۆماری ئیسلامی دەتوانێت کاری خراپکاریش بکات چون لە دەینەوە دابینیمان لە ساڵین ڕابردووە دەیان چالاکی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستانیان لە باشووری کوردستان ترۆر کردووە هیچ شتێک نییە ماشینی ترۆر بەرامبەر بە ڕۆژنامەنووسانی ڕۆژهەڵاتی لێرە بەکار ببن بەڵام ڕاستیە جمهوری ئیسلامی پێش ئەوەی کە هەنگاوی ترۆر بەرامبەر بە ڕۆژنامەنووسانی ڕۆژهەڵاتی بکرێتە بەر توانیوێتی ئەوان لێرەدا لە ڕێگەی حیزبەکانی باشووری کوردستان ئەوان تا ڕادەیەکی زۆر بێ بەشکا دەسەتایەتی مافی هاوڵاتی بوونیش کاک شادێمە لە هەرێمی کوردستان وەکو ڕۆژنامەنووسانی ڕۆژهەڵاتی کوردستان وەکو چالاکانی ڕۆژهەڵاتی کوردستان لێت کێشەمان هێزگا زۆرە تەنان لێتەوە مافی هاوڵاتی بوونیش پێنادرێ کە ئەگەر بن بەرنامەکە بۆ وایە زۆر بە شەڕی باسم دەکرد کە بۆچی لێرە مافی هاوڵاتی بوونیشی پێنادرێ فشارەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر دام و دەستگای حکومی بۆ سەر دام و دەستگای حیزبی لێرە هێزگا زۆرە بەتای بۆ ڕۆژنامەنووسانی کە لێرەن دەیانەوێت سیاسەتەکانی کۆماری ئیسلامی لە قاو بدەن دەیانەوێت بە ئاڕاستی ڕۆژهەڵاتی کوردستان ڕوو بە ئێران بەرنامەی میدیایی بڵاوکەنەوە شارەکان ئێجگا زۆرە و ئەوان توانیویانە تەنان پێش ئەوەی کە هەنگاوی کردەوەی وەکو ترۆرکردنی ڕۆژنامەنووسان بکەن ئەسۆ بەشێکی زۆر لەم ڕۆژنامەنووسانە خانەنشین بکەن دووریان بخەنەوە لە کار کۆمەڵێک بەرنامە ڕابگرن لە میدیاکانی باشووری کوردستان و یا هیچ نەبێ ئەو بەرنامانی کە ڕوو بە ئێران و ڕوو بە ڕۆژهەڵاتی کوردستان بڵاوبێتەوە بە جۆرێک خۆنسای بکەن بە جۆرێک بەرنامەی ڕخنەیی نەبێ بەرنامەیەک نەبێت کە ئازار و کێشەکانی خەڵکی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بڵاوکاتەوە. کاک خالید هەرچەند فەرموود ئەوە ڕاستە تەوری بەرنامەکە نییە بەڵام یەک لە مافەکانی هەر کەسێک کە لە وڵاتە دەژی دوای چەند ساڵ پەیڕەوکردنی یاسای ئەو وڵاتە ئەوەیە کە مافی هاوڵاتین پێ ببەخشرێت جا ئەگەر ڕۆژنامەوانێک کە ئاوا لە مەترسیدایە ئەو مافەی نەبێ با بڵین مافی هاوڵاتی بوونی لێ سرابێتەوە مەترسی لەسەری زیاترە چون یاسا بە شێوازی هاوڵاتی چاوی لێ ناکە هێزی ئاسایشی و یاسا و وەختە دەسەڵات وەک هاوڵاتی نایپارێزی ئەگەر ئاماژە بۆ بدەن بۆچی جەناب وەک نزیک بە 20 ساڵ یا زیاترە لەوێیت بۆچی و مافەت پێ نەدراوە کۆماری ئیسلامی نەهێشتووە؟ کاک شایەدەڵێن چۆنە شناسنامەیەکی سادا کە چیتە هەر وڵاتێک پێک دەدەن ئەین تۆ دوای چەند ساڵ لە هەر وڵاتێکە بمێنیتەوە دەبی بە هاوڵاتی ئەو وڵاتە لێرە تەنانەت مافی دانی تەسکەرە و جنسێکی عێراقیش بە کوردێکی ڕۆژهەڵاتی نادەن 1001 بیانووی دێنەوە 1001 بیانووی دێنەوە کە بۆچی نایدەن تاوێ دەڵێن بەخدا نایدە تاوێ دەڵێن کێشەی چی دیکە ئەمە نمونەیەکە کە تۆ تەنانەت لە وڵاتێکدا دەژی کە ساڵانێکی ئێجگا زۆر تۆ خزمەت بەم وڵاتە دەکەی نەک وەکو مافێکی کوردبوونیش تەنانەت وەکو مافێکی هاوڵاتی بوونیش پێم گوتی ئەوان مافی ئەوش پێ نادەن کە شناسنامەیەکی سادی عێراقی دەبێت لێرەدا زۆربەی کار و باری پەیوەندیدار بە پەنابەران لەگەڵ کێشە بڕۆ دەبێت دەتوانم بڵێم دیدگایەکی فاشیستی بەنسبەت کوردانی پارچەکانی دیکە بەداخەوە لە باشووری کوردستان هەیە ئەڵێ دەنگی دەهۆڵ لە دوورە خۆشانەکە منم قسانی کە دەیکەم بەشی زۆری ئەو کوردانی کە دوورن لە باشووری کوردستان هەست بەم ڕاستیە نەکەن بەڵام واقعیەتێکە ئەوان دەیانەوێت تۆ چالاکی نەبێ کوردێکی مردووبی لێرەدا هیچ چالاکیەک نەبێ ڕوو بە ڕۆژهەڵات و ڕوو بە ئێران و ئەمە خواسی کۆماری ئیسلامیە من هەست دەکەم کۆماری ئیسلامی فشارەکانی هێندە زۆرە هێندە بربڵاوە توانیوێتی
یا هەوڵی ئەوە دەدا کە کوردانی ڕۆژهەڵات لە باشووری کوردستان زەمینگیر بکە نیە لە هیچ کار و چارەکێک بکەن لەگەڵ ئەوەشە بەدەستێوەردانی لە ئیداراتی هەرێمی کوردستان هەوڵ دەدا کە کارەسەکانی پەنابەران و کارە یاسایەکانی کوردانی ڕۆژهەڵات و کوردانی بەشەکانی دیکەش لێرە ڕایی نەکرێت بەداخەوە. باڵێ زۆر شاکە دینەوە سەرەوە بەڵام کاک محەممەد ئێستا پرسیارەوەیە لە هەلومەرجێکی ئاوادا جگەلەوە کە وڵات جێبێڵن ڕۆژنامەوانە بە خۆت ئاماژێت پێدا زۆر ڕۆژنامەوانی زۆر بە ئەزمون زۆر بە توانە زۆر چالاکمان بووە کە چونەتە هەندەران ئەگەر توانی بێتیان بڕۆن دیارە ڕۆشنەکەش خۆی کێشێکی گەورەیە بەڵام لەوێت نایەن توانیوە بۆ شوازە چالاک بن گرفتی ژیان لە وڵاتێکی نوێ فێربوونی زمان و با بڵێن دەستکورتی کورد بەگشتی نەبوونی ڕێکخراوەیە بۆ یارمەتیدان و بۆ دروستکردنی جێگێ بۆ نووسین و بەردەوامبوو لە هەمیدەی بۆتە هۆی ئەوە کە ڕۆژنامەوانی زۆر باشی ئێمە با بڵێن شانسی کارێن لێ پسێنرێتەوە خەریکی ئیشی تبنیا بەگشتی بێدەنگن و ئەوەش دیارە بەگشتی بە زیانی کۆمەڵگای کوردیە. چی دەکرێت بەڕێزت پێ دوایە وە کەسێک کە لەوێ چالاکی ڕۆژنامەوانی ئێستش شانسیەوە هەیە ئێشتا لەگەڵ میدیایەکە کار بکەیت چی دەتوانێت بکات؟ خۆی لەم حاڵەتانەیە کۆمەڵێک ڕێکخراو نێودەوڵەتی کە هەن بۆ نمونە CPJ کۆمیتەی بەرگری لە ڕۆژنامە نووسان RSF بڵێن ڕێکخراوی پەیامێرانی بێ سنووریا IFJ سندیکای نێودەوڵەتی ڕۆژنامە نووسان ئەمانە خۆی جیا لە تۆمارکردنی و حاڵەتی هەڕەشە و فشار و مەترسیانە هەندێک جار ینی ڕەنگە میکانیزمیشیان هەبێت کە ڕۆژنامە نووسێک کە ژیانی بەتەواوەتی کەوتوتە مەترسیەوە بتوانن ڕێگایەکی بۆ دەرچوون بۆ یا لانی کەم گەیشتن بە شوێنێکی پارێزراو یان نا لانی کەمەکەی ئەوەی لەسەری بێنە دەنگ و فشارێک دروستکەن لەسەر کۆماری ئیسلامی کە بەڵێ ئێمە وەکو ناوەندێکی نێودەوڵەتی ئاگداریم کەیسین و بەرپرسیارەتی گیانێم کەسا خێنە ئەسوێتەوە لەم حاڵەتەیە ینی زۆر جار کە ئەمەش کەم و کورتێک دەتوانین بگەڕینەوە بۆ خۆمان زۆر جار کە بۆ کەیسێکی هەر کەیسێک کە فشارە مەترسیە ڕووەکەی تێمانە ئەو کەسەی کە دەمڕاستی ئەو ڕێکخراوانەیە بۆ کاروباری ئێران عادەتەن کەسانی غەیرە کوردن جامانش زۆر سەلیقەیی ئەجوڵێنەوە لەگەڵ ڕۆژنامە نووسانی کوردە ئەسم پشتگوێ خەن کەیسەکان ئەمە بەشێکێتی بۆ ئەوەی ئەمە پڕ بکرێتەوە چی بکرێت پێشتر هەر لە باشووری کوردستان هەر لە هەرێمی کوردستان دوو هەوڵ هەبوو بۆ ئەوەی وەک سندیکایەکی ڕۆژنامەوانانی ڕۆژهەڵاتی کوردستان یا لانی کەم کۆمیتەیەکە هەبێ ئەگەر هەڵەنەبم کاک خالیدیش خۆی لە یەکی لەو هەوڵانە هەبوو هەوڵێکی ئاوا هەبوو ئەگە ئەمە سەری بگرتایە بێگومان ئەو کاتە ڕاستە و خۆ ئەم سندیکایە ببووە ئەندام لە سندیکای نێودەوڵەتی ڕۆژنامە نووسان و لینکی هەبووە لەگەڵ ئەو ڕێکخراو نێودەوڵەتیانە لەوە هادۆخێکە لە کۆی ئەو فشارانەی باس کرا فشاری ئابوووریە مەترسیە بۆ سەر ژیان و تەنانەت ئیتر ئەوەی کە باسەکە حەزی فیزیکی ئەم ڕێکخراو بیتوانێت ئەو دەنگە بگەێنێتە ڕێکخراو نێودەوڵەتیەکان بەشێک لەم فشارانە کەمە بوونەوە هەروها وەکو بەڕێزیش داماژەت هەیە ئەگەر ینی بە خەم خۆمانەوە بووینایە چه حیزبەکان چالاگوانان لە دەرەوە ئێمە با پێشەوە بچمە سەرەوە ئاماژە بۆ میدیایەکی نیشتمانیمان نییە بە حکمی ئەوەش کە هەیە ڕۆژنامە نووسان لە کۆمەڵە دەستگای ترا ئیش ئەکەن کە ڕەنگە ئەگەر لە باشترین حاڵەتە بەشێکیان دانابێ ئەگینا لە تەنیش کارەکانی ترەوە لە تنیش ڕووماڵی ترەوە لە تنیش بەرنامەکانی تریانەوە ئەگەر بکرێ ئاوڕێگرین لە کێشە و پرسەکانی ڕۆژهەڵات بنەوانێ لەوە حاڵاتێکا بە تایبەتی لە دەرەوەی وڵات کە ژمارەی زۆر لە ڕەوەندی کوردی لێە لە ڕۆژنامەنووسی کوردی لێ ئەگەر دەستگایەک مؤسسەیەکی نیشتمانی بێلایەن بۆ ڕۆژهەڵاتی کوردستان هەبووە بێگومان ترازانی ڕۆژنامە نووسان لێرەش چوونیان بۆ دەرەوە بە معنای کۆتایی هێنان بە ژیانی پیشەییان نابوو لێ سەر لە نوێ دەستیان پێ زۆر چاکە زۆر سپاس کاک محەممەد دێم وەلای بەڕێزت کاک خالید ئاماژە درا بەوە کە وەک کاک محەممەد دەڵێ سندیکایەکی ڕۆژنامەوانی دەتوانێت تایبەت بە ڕۆژنامەوانانی ڕۆژهەڵات لەوێ لە هەرێمی کوردستان دەیتوانی جۆرێک هەم بێتە ئەندامی سندیکای جیهانی هەم جۆرێ پاراستنی نوێتەوەی دروست بکە لانی کەم سەرکوتکردنی ڕۆژنامەی ڕۆژهەڵات دژوارتر بکاتەوە بەڕوونی پرسیارەکەم ئەوەیە چی ڕێگەی لێ ئێوە گردای بنێن ئەگەر بۆ وێنە ئێوە کۆمەڵک ڕۆژنامەوان بچن ژوورێک بەکرێ بگرن تابلۆیەکی لێ بدەن کە ئەمە سندیکە ڕاوەختە ئەندام وەربگرن بۆ خۆتان شتێ دابنێن و پەیوەندی بگرن لەگەڵ لاین پەیوەندیدارە لە دەروی وڵات
ڕێتان لێگرێ ئاسایش و بەرپرسانی ئەمنی و پۆلیس و شتیوە؟ کار محەممەد ڕاستەکە ئەگەر ڕێکخراوێکی تاوێت بە ڕۆژنامەنووسانی ڕۆژەڵات لێرە بواە ئەم کێشانە لانیکەم دەسەری بەدەنگ دەهات. بەڵام ئێمە لانیکەم من بۆخم لە هەوڵێک لەو هەوڵانە بەشدار بوون کە سندیکایەک ئەنجومەنی ناوەندێکی ڕۆژنامەنووسی دامەزراین. بەڵام لێرە مۆڵەتەکە بێمە نەدرایم چوین چەندی دام و دەستگار تێندا چوین ئەوان داوایانەکە کە دەبێت ئەم ڕێکخراوەی ڕۆژنامەنووسانی ڕۆژهەڵات سەر بە ڕێکخراوێکی ڕۆژنامەنووسی باشووری کوردستان بێت یا دەبێت بەشێک بێت لە کاری ڕێکخراوەی لە باشووری کوردستان سەر بە حزبێک بێت ئەو کاتەمان تێی دەکەن فیجی دەکەن. ئەمەش دەمانێت ئەنجومەنی ڕۆژنامەنووسانی ڕۆژهەڵات ئەنجومەنێکی سەربەخۆ و بێلایەن دێت. ڕاستە ئەمان مۆڵەتیان نەدەدا. یعنی کە من بۆ خۆم یەکێ لەو هەوڵانە بەشدارم کە ئەنجومەنێکی بۆ دادکۆچکردن لە ڕۆژنامەنووسانی ڕۆژهەڵات دامەزرێن بەڵام مەجاڵیان ئێمە نەدا مەجاڵی چالاکییان نەدا مەجاڵی کردنەوەی ئۆفیس و بنکە و بارگایان نەدا. بەڵێ ئیستا نکتێک لێرەدا هەیە ئەو بێدەنگیە ئەو بێدەنگی کە دروست دەبێت بە نسبەتی ئەو هەڕەشانە چەند کاریگەرە لەسەرەوەی کۆماری ئیسلامی بەردەوام بێت و لایانی پەیوەندیداریش نەتوانێت بە شێوازێکی با بڵێن بەهێز و لە ئاستێکی لانی کەم بەرگریدا چالاک بێ بۆ پاراستنی ڕۆژەوان واتە هەر ئێستا هەڕەشە کراوە دیارە ئەوانەی کە هەڕەشیان لێکراوە ڕێگەیان پێ نەدراوە بێنە بەرنمەیەکی ئاوا یان بەرنامەکان تردا بەشدار بن بڵێن لە هەڕەشە لە ئێمە کراوە ژیانی ئێمە لە مەترسیدایە کێ بەرپرسیاری ژیانی ئێمەیە کە مەدە چالاکین بدەن وایە کە چەند ئەم بێدەنگی هێنانە ناچارکردنی ڕۆژنامەمان بە بێدەنگی سەبارەت بە ئەو مەترسیانەی کە لەسەر سەری هەیە خۆی ئەبێتە هۆی گرفتێکی تر. کاشە هەڕەشەکردن لە ڕۆژنامەنووسانی ڕۆژهەڵات تەنیا حەزمی فیزیکی نییە ڕەنگە ئەمە کۆناخێکی دیکە بێت کە هەڕەشەی ترێت لە ڕۆژنامەنووسانی ڕۆژهەڵات دەکرێت. بەڵام ساڵانێکی ئەزگا زۆر لە ڕۆژنامەنووسانی ڕۆژهەڵات هەڕەشیان لەسەرا هەر ئەوەی کە لە کار دەردەکرێن فەرق و جیاوازیان لەگەڵا دەکرێت لە دام و دەستگا میدیاکانی باشووری کوردستان هەڵاوردنیان لەگەڵدا دەکرێت. ڕاستە من ئەمە خۆڵکێشان نییە بەڵام باشترین ڕۆژنامەنووسی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانە. ڕاستە ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان میدیامان نییە بەڵام باشترین ڕۆژنامەنووسانی کوردمان هەیە لێن لێرە خراپترین ئاسنزمترین کاریان پێدەن ئەو پیشەی کە ڕۆژنامەنووسی خۆی دەیەوێت بیکە لێرە پێی ناکەن فەرق و جیاوازەکە ئەجگا زۆر ئەمەش بەرهەمی فشاری کۆماری ئیسلامیە یان دەیانێت تۆ لە میدیاکە کار بکەیت بەیانی هەتا ئێوای خەڵکی پیاهەڵدانی بە حزبێک لێرەدا بە ڕێکخراوێک لێرەدا کە ڕۆژنامەنووسی هاتێکی ئێرە کاک خالیدای لێبورد نەکەم پرسیارکردن ئەوەیە باشە ئەو بێدەنگی هێنانە هەر ئەوە کە ئەگەر ڕێگای سندیکا نادەن بۆچی ئەوانەی وەک بەڕێزت دەفەرمووی لە هەڕەشەی ژیاندان لە هەڕەشەی ئیشدان لە هەڕەشەی با بڵێن بێدەرەتانیدان ئایا ئەگەر ئەمانە دەنگی خوان یەک بخەن نامە بنووسن کۆبوونەوە بکەن ئەمە دەتوانێت مەترسیەکان کەم کاتەوە یامە چارەسەری کێشە ناکات؟ لێرە ناوەندێک نییە بۆ داپۆکردن لە ڕۆژنامەنووسانی ڕۆژهەڵات شارەکە دەتوانێت کاریگەری هەیە ڕام کاریگەریەکە زۆر بەرچاو نییە دەبیرمان نەچێت ئەم شارانی کە لەسەر ڕۆژنامەنووسانە بەهۆیەوە کە حزبێک لە پشت ئەم ڕۆژنامەنووسانە نییە دام و دەستگایەکی میدیای سیاسی لە پشت ئەم ڕۆژنامەنووسان نییە ئەمانە بێدەرەتانسی توێژی ڕۆژهەڵاتی لە باشووری کوردستاندا شارەکان ئەجگا زۆرن شارەکان دەکرێت لە هێندە حاڵتیشدا لەلایەن حزبەکانی ڕۆژهەڵاتەوە بێت هاتمەوە بڵێن ئەگەر بکرێت کاکە خالید لە 10 سانیەدا کەواتە حزبەکانی ڕۆژهەڵاتیش بەرپرسیارن لەم بابەتەدا کاکە حزبەکانی ڕۆژهەڵات تەنها بەرپرسیار نین لەو کەسانی کە لە بنکە و بارەکەەکانی خۆیاندان بەڵکو ئەوان بەرپرسیارن بەرامبەر بە گیان و سەلامەتی هەموو ئەو کوردە ڕۆژهەڵاتیانی کە لە باشووری کوردستاندان ئەوان بەرپرسن لە بەرامبەر هەموو ئەو بنەماڵانی کە لە باشووری کوردستان بێماف کراون بێبەشکران. کاک محەممەد پێم وابێت دقەیەکمان مابێت بەڕێزت پێ دوایە چەند بێدەنگی با بڵێن هەنگاوێکی مەترسیدارترە لەوەی کە دەنگ هەڵبڕی ئەوەی کە ڕێگەیان گردووە لەو ڕۆژەوانەی کە لە هەولێر هەڕەشەیان لێکراوە ڕێگەیان لێگیراوە کە قسە بکەن چەند ڕۆژەکە خراپتر دەکات. بێگومان ینی من لەگەڵتان ئەمە خراپتری ئەکات نەک بۆ پێشلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان لە هەر حاڵەتی تری پێشلکاریە کە بکرێ بەرامبەر بە زیندانیانی سیاسی بێ بەرامبەر بە هاوڵاتیان بێ بەرامبەر بە کۆڵبەران بێ هەر جۆرە بێدەنگیەک تەنیا یارمەتی ئەو دەسەڵاتە سەرکوتکارە هەیە هیچ خزمەتە پاراستنیان ناکات ینی بێنە دەنگەوانە ناتوانن لە ڕێی میدیاوە لە ڕێی ڕێکخراوەکانەوەوانێ ینی دەنگی خۆیان بگێنن ئەم حاڵەتە هەیە سبەی ڕۆژ ینی تەنیا بۆ ونکردنی ینی چارەنووسی خۆشیان ئەمە ینی پێویستە ڕووداوێکی ساختەی بۆ نمونە هاتوچۆیان بۆ دروست بێ ینی لە ئێستاوە ببێ بەڵێ بەرپرسی یەکەم و ئاخریش کۆماری ئیسلامیە ینی لە هەموو حاڵەتێکە بێدەنگی شتێکی کوشندەیە لەم باتیا بەڕایمە. زۆر سپاس لە هەردوو میوانی بەڕێزی بەرنامە ئەم حەوتە کاک خالیدی محەممەدزادە و
بەڕێز محەممەدی ئەمینی هەردوو ڕۆژنامەنووس دانیشتووە هەرێمی کوردستان و لە ئێوەی ئازیز کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بوون تا بەگەیشتنەوەیەکی تر و بە هیوای ژیان و کارێکی ئاسایی و ئەمن و ئارام و ڕۆژنامەوانانی ڕۆژهەڵات لە هەرێمی کوردستان ژیانتان پڕ لە شادی و سەرکەوتن.